سڵاو سۆڤان سڵاو هاکار خۆشحاڵم کامڕۆ لەگەڵتانم لە ڕۆژێکی زۆر گرنگ بۆ شاری سلێمانی. ئەم ساڵ 229 ساڵ تەمەنی شاری سلێمانیە. ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی دیکە کار و چالاکیەکان ئەنجام دەدرێت بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە. لەم چارچەوێژدا ئێمە میوانداری کۆمەڵی کەساتی شاری سلێمانیمان کردووە. یەکێک لەوانە دکتۆر موحسین ئەدیب بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی، هەروەها خاتو عایشە مەلا حەکیمیێکێکە لە کەساتەکانی شاری سلێمانی، هەروەها مامۆستا فەهمی ئەمین کە یەکێکە لە مامۆستا و پەروەردە کارەکانی شاری سلێمانی، کارێکە لەمانە ڕۆڵ و کاریگەریان لەسەر شاری سلێمانی هەیە. دکتۆر سەرەتا لە تۆ دەست پێ بکەم، بەخێر بیت. زۆر سپاس. ئەگەر بینە سەر کار و چالاکیەکانی ئەم ساڵ زۆر جیاوازە کە ئەچیتە شوێنێکی سلێمانی ئەم جیاوازیە بینی. کار و چالاکیەکان چۆنە؟ چۆن بڕیارتان ناوە؟ چەند لیژنەی بۆ پێکێنراوە؟ بەڵێ. ئابانیتان باش، بەیانی بینەرە بەڕێزەکانتان باش، یادی 239 ساڵەی بنیاتنانی سلەیمانی لە ئێوە و لە هەمووان پیرۆز بێت. لە ڕاستیا یادی سلەیمانی بەتەنها یادی سلەیمانی نییە، یادی کۆی کوردستانە. چکە ئەساسەن هەر لە سلەیمانی کە دروسە بێ بۆ پایتەختی بیرنشینێکی گەورەی وەکو بابان دروسە بێ، واتە ئەساسەن وەکو شار دروسە بێ کە ئەمە مەسەلەیەکی گرنگە و بە گەورەی لە دایکە بێ و تا ئەساسر بە گەورەی ماوەتەوە و هەر هێز و دەسەڵات و حکوومەتێک ویست بێتیان سلەیمانی بچووکەنەوە لە ڕاستیا بە بچووکبوونەوەی خۆیان کۆتایی پێهاتووە. بۆیە ئەتوانین بڵین ئەوەی کە سلەیمانی ئەیکات و ئەوەی سلەیمانی ئیبەخشێ لە کایە جۆرا و جۆرەکانە بە تایبەتی لە کای ئەدەب و کولتورە دوجار لە خزمەتی کۆی کوردبوون و کوردستانی بوونا تەواوە بێت. بۆچی چکە نووسین و ئەدەب و هونەری و گۆرانی و سینەمای کە سلەیمانی با بڵین ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی تیا هەیە کە بەرهەمی هێناوە کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر دروستبوونی یادەوەریەکی هاوبەش لە بینی سەرجەم کوردستانیانی کوردستانی گەورەیە. ئەوەشی کە پێی وترێنێتەوە لە ڕاستیا هیچ نییە جگە لە یادەوەریەکی هاوبەش کە لە ڕێگای ئەدەب و هونەرەوە دروسە بێ. بۆیە لە ڕاستیام یادێکی پیرۆزە و یادی هەموو خەڵکی کوردستانە، چوار پارچەی کوردستانە. بۆیە هەم لە خەڵکی سلەیمانی ئەم یادە پیرۆزەکەم و هەم لە خەڵکی کوردستان بەگشتی ئەم یادە پیرۆزەکەم. بێگومان ئێمە هەمووکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلەیمانی خۆمان و هەم وەکو لیژنەیەکی باڵاشکە لەسەر فەرمانی جەنابی پارێزگار دروستکراوە. ینی ئیشمان لەسەرەوە کرد کە ئەم ساڵ با بڵین دەستپێکێک بی باش بێ بۆ ساڵی داهاتوو کە چکە لە ڕاستیا بەرنامەمان وایە کە لە ساڵی داهاتووە کە 240 ساڵەیە، ینی بەرنامەی تۆکمەتر و گەورەتر و بەرفراوانترمان هەبێ بۆ بەرزڕاگرتن و شکۆداترکردنی یادی بنیاتنانی سلەیمانی. بەڵام خۆشبەختانەش ئەم ساڵ گرنگێکی زیاترمان بەم یادەدا بەڕاستی. گرنجەکە لە دوو ڕوانگەوەیە بەڕاستی. یەکەمیان ئەم یادە بەتەنها لە ڕۆژێکە قەتیس نەکەین و دووەمیشیان لە شوێنێکی دیاریکراویشا قەتیسی نەکەین، بەڵکو ینی بکەینە یادێکی جەماوەری لە کۆمەڵی شوێنی جۆرا و جۆرا و لە کایەکی جۆرا جۆریشا قەتیسی نەکەین. بۆیە شەرم ساڵانی بڕیاردراوە ئیشی جۆرا و جۆر کراوە لەسەرەوەی کە یادکردنەوەکە هەم هونەری بێ، هەم ئەدەبی بێ، هەم ژینگەیی بێ، هەم وەرزشی بێ، ینی کایی ینی جۆرا و جۆر ئابەشێوازی جۆرا و جۆر و لە کۆمەڵی شوێنی جۆرا و جۆر لە تەلاری هونەر، لە هۆڵی ڕۆشنبیری، لە سەرای سلەیمانی، لە یاریگای سلەیمانی و لە کۆمەڵە شوێنی تریش کە دکتۆر موحسین هەلو لە ڕوانگەی ئەو قسەی دکتۆرەوانێ من زۆر جار کە تەختیەی چالاکیە هونەریەکانەکەین بە تایبەتی ئەگەر بۆ بەشەکانی دیکە یان هونەرمەندانی بەشەکانی دیکە هاتبنە سلەیمانی باسی ئەوەیان کردووە کە سلەیمانی کوردستانە گەورەکەی بۆ ئەوان بۆی بتوانن کار و چالاکیەکانی خۆیان تیا ئەنجام بدەن. خاتو عایشە ئەگەر بێمە لای تۆ ڕۆڵی سلەیمانی هەر لە مێژۆ تاکو ئێستا بە تایبەتی بۆ ئافرەتان چۆن بووە ڕۆڵی ئێوە لە ناو بنەماڵەکانە؟ پێشەکی پیرۆزبایی یادە مەزنەکەکەم وە سلەیمانی کە تا ئیستا چۆکی دانەدا بۆ هیچ داگیرکەرێک و هەمیشە سەری بڵندە و خزمەتی هەموو گەلی کوردستان بە عام هەموو یەکات و هەمیشە دەرگای کراوەیە بۆ هەموو نەتەوەی کورد و ئەوانەی کە لەگەڵ لە نەتەوە لەگەڵ کوردانە دەژین لە هەمیشە دەرگای کراوەیە و پارێزگاریەکە و سەربەرزە لە هەموو بوارێکی ژیانەوە. باشە هەست بە چێکی کە ئێستا سلەیمانی ئەم پێشکەوتنە من زۆر دڵخۆشم کە خەڵقی سلەیمانیم. تامان هەموو شارەکانی کوردستان بۆ من یەکێکە، بەڵام چونکە سلەیمانی تامبوونێکی جیاوازەیە
يعني شانازی پیاوەکەم کە من خەڵقی سلەیمانی ئەگینا هەموو شارەکانی کوردستان بۆ ئێمە هەر شاری کوردە هیچ جیاوازێکی ناکەین لە بەینانە فێڵان کوردستانی گەورە بێگومان ژن هەر لە مێژووەوە هەمیشە خەباتی کردووە تێکۆشاوە و پێگەیەکی کۆمەڵایەتی چاکی هەبووە لە ناو کۆمەڵگایە بە حکمی ئەوەی هەرچەنە بە حکمی دابوونەریتی کۆن و کللتور و ئاین کاریگەری هەبووە لەسەر و پیا و سالاری ئەمانە بەڵام توانیوێتی لە ناو خێزانە پێگەیەکی باشی هەبێ وەشاژنی ماڵ بێ هەوڵی دا بۆ پێگەیاندن ژنانی زۆر کاریگەرمان هەبووە لە بەڵێ ئامادەکردنی خێزان چ لە سۆز و خۆشەویستی هەمیشە و میێرەبانی داوە بە خێزانەکان و هەوڵی داوە کە پەروەردەیەکی جوانی مناڵەکانی بکە بۆ دو ڕۆژی نەتەوەکە و سوودی هەبێ هەم بۆ خێزانەکە و هەم بۆ کۆمەڵگاکە هەرچەنە زوربیان لە کاتی لە کۆنا خوێندەوار نەبوون بەڵام کەسانی لێ هاتوو کەسانی ئازا بوون کەسانی بە سەلیقە بوون لە پەروەردەکردن و پێگەیاندنی مناڵەکانیان بۆ نەتەوەی کورد جگە لە بابەتی پەروەردەی بڵێ ئەگەر بینە سەر ئەوەی ئایشەخان ژنا ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبوو لە خەباتیشە ژنانی شان بەشانی پیا و خەباتیان کردووە ئیسینە سەرەوە تەوان ژنی زۆر بەتوانامان هەبووە مەسەلەن لە کووردا کە خەباتیان کردووە شان بەشانی کورد و توانیوانە سەری کورد بەرزکەنەوە لەو بوارانەدا و جگە لەوەی کەوانە خوێندەواریش بوون بەڵام زۆر بە سەلیقە و لێ هاتوو زیرەک بوون و توانیوانە خێزانەکە بەرەو پێشەوە بەرەو گەشەی پێبا بە ئەندامانی خێزانەکە لەگەڵ ئەوەشتا سیرەکەین جیاوازی فەرقی هەیە لەگەڵ ئیستایە عایشەخانی لەسەر ئەوەی کە ئەو جیاوازیت چیە لە نێوان ژنی ئێستا و ژنی کۆنا چیان کردو بەس با بچمە لای مامۆستا فەهمی بەشێکی زۆر لەو کەسانەی کە لە ئێستا پۆل و پۆستیان هەیە لەسەر دەستی تۆ پەروەردەبوون دیارترینیان کێ بووە؟ جێ شانازیمە کە 41 ساڵ لە بواری پەروەردا کارم کردووە زۆر لە لێپرسراوەکان لە پێش هەمویان سەرۆک کۆماری پێشووتر دکتۆر بەرهەم دەیان سەدانەڵێم مامۆسایانی زانکۆ دکتۆرەکانی زانکۆ بە سەرۆکی زانکۆی ئیستاشەوە ئێمە پەروەردە مامۆساکان پەروەردەیان کردووە من دەرسی بیرکاریم پێوتم دوای ئەولاکانم قەناعەتان بێ سەروەت پارە نییە لە جرفانە ئەولاکان و نەوەم زۆرە خوانێ بڕێ 11 هەیە تەمەەن درێژ من لەگەڵ ئێوە و هەموونەوەیەکە من سەروەتی من خوێنکارەکانمە باش شوێنەکە ئەڕۆم هەڵسن لە بەرم ئەمە سەروەتە ئەمە جێشان هەسی بەشێک لەو وێنە کۆنانە شتێناوەتەوە گە پیشانمان بیت مێژەکەیان بۆ کێ گەڕێتەوە سیمای کۆنی سلەیمانیان پێوە دیارە؟ قوربانجان شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی شاری شاران شاری خەباتجێری شاری هەموو شۆڕشەکان کە من شۆڕشی 61م بیرەیەشی 61 چوومە زانکۆی بەغای 11 لە دەربەنگی بازیانەوە شۆڕشی ئەیلول دەستی پێکرد هەموو شۆڕشەکان ساڵی 30 ڕاپەڕینەکان کە ڕاپەڕین دژی ئینگلیس کرا ئەوە بوو حکومڕانی شا ئەمری کرد تەقە بکەن ئەو لە سیس کە پەیکەرەکەی لە بەرسەرایە شەهید بوو ساڵی 56 کە من لە یەکی متەوەسە بووم تەرمەکەی مەلیشی کوردستان شێخ مەحموودیان هێنایەوە شێخ لەتیف لە سجنی سەرەوە گیرا بوو کە باقی دایکە مزارەتچیەکان هەمووی ڕۆشین بەرەو ئەوێ بۆ ئەوەی من ماڵێ بەشێک لەو ڕووداوانەی باسێکی بەوێنە لاتە پیشانمان بێ ئێستا پیشاندانە ئەنجا مەقسەم لەوەیە لەوەشە کە تەقە کرا ئەختەری ڕەشۆل شەهید بوو شاری سلێمانی هەمووی 8 گەڕک بوو هەمووی 8 گەڕک بوو یەکێ لە گەڕەکەکان خۆشەویستی من سابوونکەران لە دایک بووم بۆ ئەم گەڕەکە کارێزی ئەحمەد زەنگەنە ناویان ناوە شێخان توانیم بە 4 ساڵ هەموو کەسایەتەکان کۆکەمەوە بە وێنەوە
ڕاست بە وێنەی کەسایەتەکان کردم بەمە دابشم کرد شاری سلێمانی زۆر لە قسە خۆشی تیا بوو هەر لە حەیکوڕن و تا خاڵە ڕەجەب تا فەریقە چۆر تا حەسەنی شیرین تا عێزەتی برام کە دایکم ئەیگوو یەک پارچە دڵمی ناوی ناسناوی عێزەت یەک پارچەیان لێنا توانیم ئەمەش بە 3 ساڵ 100 قسەی خۆشی ئەو کۆکەمەوە شاری سلێمانی بەڕێی من ئێستا شارە تا بڕێی خۆشەویستە خاکەکەی ئەرزەکەی پیرۆزە خاکەکەی بۆ هەمووی شاخە مەڵبەندی پێشمەرگەکانمان بۆ جگە لە با بڵێن سەیرەنگاکەن ئەمە شاری سلێمانی جارانە ئەو بۆ ساڵی چەند ئەگەڕێتەوە ئەمە تقریبن ئەگەڕێتەوە بۆ 54 55 هەتا پاسی ئالێرایە و ڕسمشمەیە پاسی تەختە بەم دوو فلسیە هاتی چۆتان بەعانەیە وڵا سوارە بووین ئەیجێڕان بە هەر بە هەموو جادەکانی هەرکە جادەکە ئێمەش بە تەختەکە گۆرانی و چەپڵە ئەمەش وێنەی ساڵی 55 لە پۆلی پێنجی قوتابخانەی غازی سەرەتایی بووم ئەم ڕیزە ڕیزی دووەم قژلوولەکە سێهەمە منم ئەمەیان علی سدیقە مامۆستاخوا لێ خۆش بێ ئەویان شەوکەت بابانە ئەویان فەریجی علی دەباچە مرشیدمان بوو ئەمەشیان ئەحباب قاهر ئێمە کە ساڵی هەفتە حکمی زاتی ئێرا بە ئیجبار کرا حکومەتی بەعس حکمی زاتی یا بە ئۆتۆنۆمی بە کوردستان بوو بە خۆشی ئەمە کەژاوی یەشێتی مامۆستایانی کوردستان 11/7 یادی یەکەمی حکومە زاتیەکە ئەوە کەمال جەلال غەریب ڕۆ ڤێگەر ئەکرەمی برایم ئەوەی دوای کەمال جەلال فەهمی ئەمە مەجیماوەتی ئەوە بە ڕەحمە بێکاوسی تۆفیقەفەنی ئاغا فۆخوڵڵا دوای ئەوە نەجمەدین مەلا وتی وەسێتی کرد وتی کە لەگەڵ کوردستان ئازاد بوو بم بەنە ئەزمەر حتا کەشتەکەیان بۆ کراوە قوتابخانەی کەشتی نوح ئێمە لە یەشێتی مامۆستایان نبووین ڕێک بردمان بۆ ئەوێ سەیری ئەو ئۆتۆمبیل بەرنەکەو ئەمیش باڕێ ئەمە منم دانیشتوم ئەوەش دروشمی یەشێتی مامۆستایانی کوردستان شاری سلێمانی شاری شاعیران شاری نەمر پیرەمێرد ئەمە ئانی نەورۆزە کە هی بردن بۆ ئەمەش با بڵێن مامۆستایانی سانەوەی شۆڕش لە قەشقۆڵی ئەمەش لە چەقچەق هاوڕێ خۆشەویستەکان دەستەکانە خۆش بێت مامۆستا فەهمی چاوەکە من دکتۆر بەشێکی زۆر لەو وێنانەی کە پیشانیان زەمانەکەی بۆ کۆنەگەڕێتەوە بەشێکی زۆر لە کەسایەتەکانی شای سلێمانیتیە ئەوش لەو چارچەوەیەکی تان کردوە تا بتوانرێ بەشێک لەو گەنجینەی کە لەلای خەڵک ماوەتەوە بیپارێزن و بیکەنە گەنجینەیەکی نەتەوایەتی بە تایبەتی ئەم وێنانە کاتێکی بین لەوان لای زۆر کەس نەبێت بێگومان وێنە زۆر گرنگە ینی فۆتۆ زۆر گرنگە و داهێنانی کامێرا کاریگەریەکی زۆر ڕیشەیی هەبووە لە گۆڕانکاری لەسەر ئاستی هەموو جیهان بەڕاستی و کاتێک کە تۆ خاوەنی وێنەیت ینی بینراوی کاتێکیش کە بینراوبوو ینی دەسەڵاتت هەیە بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی زیندومانەوەی سلەیمانی و زیندوی پیشاندانی سلەیمانی لە ڕاستیا بوونی وێنەیە بوونی ئاسەوارە بێگومان گرنگیدان بە وێنە و بۆ فۆتۆ ینی ئەرکی ڕاستەقینەی وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی ڕاستەقینەی ئێمەیە ئەرکی ڕاستەقینەی دام و دەستگا پەیوەندەکانی تریشە لە ڕاستی ئێمە لەو چوارچێوەیە هەر بۆ ئەم دەنابێت لە پرسیار یەکەمە پرسیاری ئەوەت کرد کە ئێوە چتان کردو یەکێک لە چالاکیە گەورەکانمان لە ڕاستیە پێشەنگایەکی فۆتۆ بوو لە ڕاستیە لەسەر فۆتۆ لەسەر وێنە کۆنەکانی سلەیمانی و هەر لە ساڵی تەلاری هونەرە بە بڵین عەرزمان کرد و ینی ئەمانە هەمویان ئەرشیف کراون بەڕاستی و ینی کۆکراونەتەوە و کەم تا زۆر پارێزراون بەڵام ئەوەی کە گرنگە لەمە گرنگترە لە ڕاستیە ئەوەیە کە هەموو ئەمانە لە ئینسکلۆپیدیایەکی گشتیە کە کۆکرێتەوە بەڕاستی سلەیمانی
پێویستی بە ئەنسیکلۆپیدیایەکە بەڵام بەداخەوە تا ئێستا کارەکانی ئەنسیکلۆپیدیایە و پێویست بەڕێوە ناچێت. زانیارێکی زۆر کەمیشی لە تیاگەر بچی سێرچێکی بۆ بکەیت. بەڵێ بێگومان ینی لە کاتێکە ینی تەوسیق بە دیکۆمنتکردن کارێکی زۆر گرنگە بۆ هەموو نەتەوەیەک بۆ هەموو شارێک بۆ هەموو گروپێکی دیاریکراو بۆی لێرەوە ینی من خوازیارم کە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران لایەکی جددیتر لە مەسەلەی کای کولتوری و کای ئەدەبی و فەرهەنگی لە سلێمانیا بکەنەوە لە پێناوەوەی کەوەکو لە سەرتاوە باسم کرد کە خزمەتکردن بە سلێمانی لە ڕاستیانی خزمەت تایبەتی لە کای کولتوری و ئەدەبیانی خزمەتکردن بە کۆی کوردستانی گەورە بۆیە بێ دەسەڵاتدارانی ئەمە ئەم مەسەلەیان لە بەرچاو بێ زۆر ئەمە گرنگە. بۆچی گرنگە لەبەرەوەی کە تایبەتمەندی سلێمانی ئەوەیە کە شارێکی فەرهەنگیە شارێکی کولتوریەوە توانیوێتی و ئەشتوانێ زۆرترین نووسەر و ئەدیب و هونەرمەند ئینتاژکا بەرهەم بێنێ بۆ خزمەتی کۆی کوردەواری و کۆی کوردستان. باشە دکتۆر ئەگەر لە ڕوانگەی فەرمووە مۆساگیان ببوورە لەسەر قسەی دکتۆر کە فەرمووی ئێمە مۆزەخانەی پەروەردەیمان هەیە کاریشمان لەسەر کردووە ئیشێکی جوانە ڕەنگە دیبێتێ وێنەی مامۆستا کۆرنەکان بە گەورەی لە مەمەڕەکە هەمووی هەڵواسراوە ژوورێکی مەلاجەلالی بەڕێوەبەری قوتابخانەی فێسەڵی سەرەتایی یەک ژووری کامیلی هەیە کە مەلیک فێسەڵی دووهەم چەند جار هاتووە 56 ها و 57 ملافاوەکە من بیرمە ها و 58 ها هەموو ڕسمەکانی لە ژوورێکە وەکو مۆزەخانەیەکی گەورەی لێ هاتووە. وێنەمان زۆرە ناومان ناوە بەڵام ئێستا گەڕاین دوێنێ سەردانی کاک دڵشادمان کرد مدیر عام مەسئولی گەورەش بڵین بۆ ئەوەی بتوان قوتابخانەیەکی گەورەمان بنێ سەرەتایی تیژارەمان دەستنیشان کردووە بیکەین بە شوێنی بڵین گازینۆ بۆ مامۆسا و شوێنی مۆزەخانەکەش ئەوەمان بەدەستەوەیە خەریکی دەستان خۆش بێت. دکتۆر لەو پرسیارەوە گە دەست پێ بکەمەوە بە تایبەتی ئەو کار و چالاکیانەی کە لەم ساڵ پایتەختی ڕۆشنبیری ئەنجامیە خۆی لە چیا بینیتەوە و بەرنامەی ئێوە بە شێوەیەکی درێژخایەن چیە تاکو ئەم نازناوی سلەیمانی وەریگرت و هەروک خۆی بمێنێت. وەکو باسم کرد لە سەرەتاوە ینی بەرنامەکان جۆرا جۆرن ینی کۆنسێرتی مۆسیقا و گۆرانی تایە معرەزی فۆتۆ و شێوەکاری تایە پیشاندانی فیلمی دیکۆمنتاری یاری دۆستانەی نێوان نووسەران و هونەرمەندان چالاکیەکانی یادەکەنا بە شێوەیەکی درێژ یعنی ئەم کار و چالاکیانەی کە لەم ساڵا کراوە وەکو بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری ئێوە پێی هەستاوە جاوەڵاوە یەک بەرنامەی تایبەتی ئەوێت کە کار و چالاکیمان تیشتان زیاتر لەسەر چی بووە من ئێستا گەرسێت کەم ساڵ زۆرترین شانۆگەری پێشکەشکرا ئێوە بە شێوەیەکی بەرنامەدانی یەکەمە لە یەکشت بێ ئاڵێن سلەیمانی پایتەختی ڕۆشنبیریە لە ڕاستیا بێت داش پایتەختی شانۆشی بۆ زیاکەی کە فعلەن ئەو شانۆگەر و شانۆکار و دەرهێنەرانی کە لە سلەیمانی هەن ینی ئێمە هەر لە ئەم ساڵا زیاتر ینی هۆڵی ڕۆشنبیری هەمیشە بۆ شانۆ تەرخان کراوە ئێمە نەمانتوانیەوە زۆر بۆ تریش بەکاری بێنین لەبەر چی لەبەرەوەی بەردەوام یان نمایشی تیا بووە یان کەم تا زۆر بە بڵین پرۆڤەی تیا بووە ئەم ساڵ زیاتر لە 4-5 شانۆگەری بەس لە سلەیمانیا پێشاندراوە و نمایشکراوە و خۆشبەختانش بینەرێکی زۆریان هەبووە بەشێکی زۆریان لەلایەن دەرهێنەری گەنجی شەوەنجێگومان و هەر ئێستاش با بڵین کاکە ڕاڤیار شانۆیەکی هەیە کە دەخەکەی لەلایەن کاک بەختە عەلیە و نووسراوە کە خوشکەزای مامۆستا عایشەیە و گرنگی ئاماژەی پێ بکەین شانۆیەکی زۆر باشە هەموو ڕۆژێک با بڵین لە سەعات 5 ئێوارە لە هۆڵی ڕۆشنبیری نمایشەکرێ هیوادارم بینەران بیبینن چکە لە ڕاستیا شایستەی بینینە دموایە جەنابیشت بینیوتە و ئێمە بە تەنیشت ئەمانەشەوە لە ڕاستیە جەناب دەزانی ئێمە بەڕێوەبەری گشتی پارێزگای سلەیمانین ینی هەر لە یەک دوومانگی ڕابردووە فیستیڤاڵێکی شانۆیی زۆر باشمان کرد لە چەمچەماڵ کە جەماوەرێکی زۆر باشی هەبوو و خۆشبەختانەش لە کۆتایی ئەم مانگەیە لە 28 ئەم مانگەیە فیستیڤاڵی شانۆی شەقام لە دەربەنی خانەکەین کە شانۆکارەکانی ئەم دەڤەرە با بڵین و هەموو کوردستان و نێودەوڵەتیشە با بڵین لە 9 وڵاتی دنیاوە بەشداری ئەکەن و بەردەوام ینی ئەمە هەر لە بواری شانۆیە ئەژینا ئێمە کار و چالاکی لە چالاکیەکانیش پێشەنگای شێوەکاری نەکرد پێشەنگای شێوەکاری ئێمە سیمپۆزیۆمێکمان کرد بۆ کۆمەڵی خانمە شێوەکار کارگەی کولتوری کە
بە تەنها معرەز نەبوو بەڵکو منتیج بوو، یعنی با بڵێن 3 ڕۆژمان بۆ دانابوون کە لەم 3 ڕۆژەیە ئەمان تابلۆی هوەری تایبەت بە خۆیان بۆ منە یەشێک یان دوانین تاچ بکەن و دواییش لە چالاکێکی تران نمایشمانکردنەوە واتە ئیشەکە بە تەنها ینی هێنانمان نەناو ساڵەیەکەوە جێوێکی خۆشی دۆستانەوەوانەمان بۆ دروستکردن کە ئەوان بۆ خۆیان لەوێت پێکەوە کاری جەماعی و ینی کۆمەڵی تابلۆی تازیان تاچ کرد و ئیشی تریژمان زۆرە بەستە باس ناکرێت. زۆر باش خاتو عایشاگەر یەکشمەی لەسەر جەناوی کاک دکتۆر گیان تەوان من پێشنیارێکە گەر بیکەم ئێوە بەڕاستی زۆرە هیلاکەن زۆر ماندوون لە کاری ڕۆشنبیریە بەڵام خۆزگە یەک شتانە کرد وەکو بەڕێوەبەرایەتەکان و وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر سەیری گەنجانی ئیستا بکەین زۆر خوێنەرن بەڵام ئینتیمای وەتانی و نیشتیمانیان زۆر کرد و لاواز بووە خۆزگە لە هەموو مەکتەبەکانە ئێوە بە جەبری وەکو وەزارەت تانتوانەیە چۆن دەرسی جوغرافی و تاریخ و ئەوان ئەخوێنرەیە بیرکاری ئەنگلیزی خوێنێتەوە وانەیەکی تایبەتی شەب وایە ماوەی سەعاتیە بۆ ئەوەی قوتابی لە بچێتە ناو مەکتەبەی قوتابخانەکانەوە لەوێ کتێب خوێنێتەوە و فێری بەڕاستی نیشتمان پەروەرێتی فێری ڕۆشنبیری فێری ئەو وارانە بکات کە گەشایە بە وڵاتەکە و نەتەوە پێشەخە عایشەخان لە بەشێکی زۆر لە هەر ناوەندەکانی خوێندنا کتێبخانەی تایبەت بەوە هەیە بەڵێ هەیە بەڵام داخەوە زۆر بەکارڕایەن ڕاستە باشە خاتو عایشە لەو بەشەیە وەستاین جیاوازی ژنان بە تایبەتی لە ڕووی ئەرکۆ لە کۆنا و لە ئێستا ئەگەر یادەوەرێکی خۆشتم بۆ باسکەی کە لە کۆنا هەبوو بێ لە سلەیمانی کە بیرە نەچێتەوە وەڵا ژن بە عامیەوە گەرچەی دکەین ژن وەکو باسم کرد وتمەرکی هەبوو بەپێگەاندن و خزمەتکردنی خێزان و بەخشینی مێرەبانی و سۆز و دڵسۆزی و هاوکاری لە ناوەیە لەگەڵەوەشا ژنانی جاران سەرڕای ئەو هەموو ئەرکوماندووبوونە و خزمەتکردنی میوان و چکە کوردە خاستن سلێمانیەکان بە میوانداری مەشهورن خزمەتێکی باشی میوانداری هەکەن لە سەرڕای ئەو هەمووانە ئەو ئەرکاریەکە بەسەریا و مەسەلەن لە پێناوی بژێوی خێزانیشیانە هەبوو ژنانمان هەموو زەرجڕەنگینە کڵاوێنە چنی کلاشانە چنی درومانیان نەکرد تێقرمەیان نەکرد چەفتیان هەڵەبەست خەیاتیان نەکرد ترشیاتیان نەکرد بۆ ساڵانە ئەیان فرۆشتەوە ئەمانە بۆچی بوو بۆ ئەوەی کە داهاتی کیانەبێ و بۆی بژێوی بەرەو پێشەوە بڕە ژنی لە هاتوومان هەبوو مەسەن بۆ نمونە من یەکێ لەوانە منیرە قەفتانە بەهێ مەعروفە ئەمانە هەمووی قدوەی کۆمەلگا بوون کەەوە خوێندکاریان پێگەیان هەم بە خوێندن ڕۆشنبیریان نەکردەوە و ڕووناکیان نەکردەوە هەم بە برێیانەدا بە ئینتیمای نەتەوایەتی بەسمەوەیە ئێستا ئەوە نابێنی لە نێوان ژنی بەڵام ژنی ئیستا هەوڵەدا هەمیشە هەوڵی داوە ژنی ئیستا بە حکمی ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوە ژنانیەکان کە دروست بە دوای ڕاپەڕینە مەزنەکە ژن هەوڵەیە خۆی بەهێزکە توانە و پێگەی خۆی لە ناو کۆمەڵگایە بەهێزکە و لە چ لە ڕووی دایکایەتی و هاوسەرەتیەوە چ لە ڕووی دەرەوە کە کارەکە لە دەرەوە بۆ ئەوەی کەوا بتوانێت داهاتی بکە و یارمەتی بژێوی ژیانی خێزانەکەیان بە هەروەها ژن گەر سەیری کەینە ئیستادا توێژێکی گرنگی کۆمەڵگاکەیە هەمیشە هەوڵەدا کۆمەڵگا بەرەو پێشەوە بڕات و بەشداری کردووە لە ئیدارەدانی وڵات چ لە ڕێی سەربازیەوە چ لە ڕووی ڕۆشنبیریەوە چ لە ڕێی کولتوریەوە ئێستا ژنانمانەیە بۆسی بەڕێبەرایەتی گشتیانەیە ئەوە جێ دڵخۆشیە وەزیرە دکتۆرە پەرلەمانتارە کارگەی هەیە مەسەن بۆ نمونە چەندەها ژنمان هەیە لێ هاتووە کارگەی هەیە کە جگەلەوەی کە بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی پەیداکە چەندین کەسی تر لەوێ ئیشی تیاکەن و بژێوی خێزانی تر پەیداکەن کەواتەمە هۆکار مەس ژنمان هەیە کوورەی هەنگێکی هەیە دروستی کردووە بەرهەمی هەنگوینی هەیە کە ئەمە سەروەتێکی نەتەوایەتیشە بێجگەلەوە کەواتە ژن هەمیشە خەریکە خاستە بەهۆی ئەو سۆشیال میدیاوە ئێستا ژنی کورد سیرەکە گیانی هەموو لەبەر دەمایە و هیچی کەمتر نییە لەو ژنانەی کە ئێستا سەرۆگوەزیرن یاخۆ قادەی سەربازیەکی بە قووەتیان پێوە
ڕۆشنبیرێکی گەورە ئەمانە ئەوانش حەزەکەن هەوڵ بدەن کەوا بگەن بەو ئاستا بەڵێ. و خزمەتی گەل و نیشتیمانەکەیان و خێزانەکەشیان بکەن. بەڵێ دەستەکانە خۆش بێت مامۆستا فەهمی ئەگەر بینەوە سەر مێژووی سلەیمانی خۆتان ئاماژەتان بەوەیە کە لە چەند شەقامێک پێکهاتبوو ئەگەر بینەوە سەر گەڕەکانی سلەیمانی لە ئێستا بەراوردیکەین بەم گەشە سەنەی کە سلەیمانی بەخۆی بینوتی تا چەندە پێویستە ڕەچاوی بکرێ لەسەر دیزاینە و شێوازە کۆنەکە بێ بۆی کاتی کەیتە سلەیمانی بگەڕێتەوە بۆ مێژوەکەی. قوربانجان شاری سلێمانی هەشگەڕک بوو زمانی مناڵی ئێمە بەڵێ ئەمە یەکێ لە گەڕەکەکان حتا ئەنگلیز با بڵێن کە باسی شاری سلێمانی ئەکات مستەر هارت لە پەراوگەکەی خۆیدا دەڵێ ساڵی 1930 واتە دوای 36 ساڵ ژمارەی دانیشتوانەکەی 10,000 کەس بووە ژمارەی ماڵەکان 2144 ماڵ بووە لەمە 130 جوولەکە 9 کلدان 5 ئەرمەنی باقی تری مسلمان ئەمە شاری سلێمانی جاران بووە بەڵام جێ داخە من بڵێم شاخی گۆژە ئێمە کە لەم تەوەسەبی نوردە وردە نەما نەتوانی تانیوە نهایەتی فولکەی سجن دوای ئەوە خانوو نەبوو زمانی مناڵی من حتا ساڵحی ڕەشە بۆ سێ کوڕەکەی سێ خانووی کرد و وتیان هەمویان گورگەیان خوا ئەوەنە چۆڵ بوو بەڵام ئێستا ئەو شاخە جوانەی گۆژە کراوە بە شاری گۆژە کاکە قەی ناکە نفوزیاکە بڕۆ بەرەو خوار مەڕۆ ئەو شاخە جوانانە کە مەڵبەندی پێشمەرگە بووە و دیفاعی شاخ دیفاعی لە شاری سلێمانی تۆ وێرانە کرد جێی داخە زۆر خۆشحاڵ بووم کامڕۆ لەگەڵتانە بووم بە تایبەتی بۆ باسکردنی ڕۆڵی شاری سلێمانی و ئێوەکو کەسایەتی شاری سلێمانی کە پەنجەتان هەیە لەم شارەدا بە تایبەتی لە ڕوانگەی پەروەردە ڕۆشنبیری بنەماڵەکانتان دکتۆر گیان تۆش زۆر زۆر بەخێر هاتی بە تایبەتی بۆ ئەو کار و چالاکیانەی کە ئەنجامە دێ دیارە ڕۆڵی ئێوە بەرجەستێ بە تایبەتی بۆی کاڵین پایتەختی ڕۆشنبیری بەم کارانەی ئێوە ناسراوە بۆ پاڵپشتی ئێوە بۆ گەنجان ناسراوە بۆ کەسانە کێنە ناو بوارەکەەوە ناسراوە دووبارە پیرۆز بێ لە ئێوە لە ئێمەش سۆڤان منە گەڕێمەوە بۆ لای ئێوە کە دیارە ئەمڕۆ هەلەو چوارچێوەیە چەندین چالاکی ئەنجام دەدێ بۆی بتواندرێ یادی سلەیمانی بە بەرزی ڕابگیرێت.